دوای هەفتەیەک لە وەستانی خولاکە یاریەکانی هەفتەی هەشتەمی خولی ناوی لاوانی کوردستان دەستی پێکردەوە و لاوانی پێشمەرگێ و لێر لە یاریگای خۆیان لاولێر میوانداری گارەیان کرد. پێشمەرگێ و لێر لەلایەن ڕایەندەرانی تازەی هەردوو یاریدەدەری ڕایەندەری تیپ یەکەم کەیفی محەممەد و ئەبوبەکر محەممەد سەرپەرشتی دەکران. لە یاریەکەدا دوای دوورکەوتنەوەی ڕایەندەری تیپەکە فەتحی قەرەنی لە هەفتەی ڕابردوو لە نیوەی یەکەمی یاریەکە لاوانی پێشمەرگێ و لێری بە تاکگۆڵێکی ئەژیومێت پێشکەوتن. لە نیوەی دۆمی ژێریزانانی لاوانی پێشمەرگێ و لێر بەیەسەر دەرکەوتن و 3 گۆڵی تریان تۆمار کرد. 2 گۆڵیان لە ڕێگەی لێدانی سزاوە ژیومێت تۆماری کرد و هاتیشی خۆی لا یاریەکەدا تۆمار کرد. گۆڵی چوارەمی زەکەری ئاوەشوار تۆماری کرد. لاوانی پێشمەرگێ و لێر گۆڵبارانی گارەیان کرد و یاریەکان بە 4 گۆڵی بێوەڵام بردەوە. بەم سەرکەوتنە لاوانی پێشمەرگێ و لێر ژمارە خاڵەکانیان لە خانەی هەشتەم بۆ 9 خاڵ بەرز کردەوە و لاوانی گارەش بە 7 خاڵ لە خانەی یانزەند.